لە ساڵانی ڕابردوودا زۆر گرنگی بە خۆشنووسی ئەدرا و ساڵانە چەندین وەرکشۆپ و چەندین پێشانگای جۆرا و جۆر بۆ ئەم بوارە دەکرانەوە و لە ئێستاشدا بەشێکی زۆر لە خۆشنووسان یاخود ئەو کەسانەی کە خوازیاری ئەم بابەتن هەوڵ ئەدەن لە ڕێگەی پێشانگاکارنەوە گزارش بکەن. لە ئێستادا پێشانگای نەوەی قەڵەم کە چل بەرهەمی خۆشنووسی دوو هونەرمەند کە ئەوانش ئەمیر کەریمی و هاجەر قادرپور کە چل بەرهەم یاخود چل تابلۆی خۆشنووسی لە خۆ دەگرێت. ئەمیر کەریمیمە دانیشتووی شاری هونەردۆست و هونەرپەروەری شنۆ لە ساڵی 1386 هەتاویدا دەستم کردو بە فعالیەتی خۆشنووسی لە زەمینەی نەستەعلیق و شکستەدا و لە تولی ئەو چەند ساڵانەدا دە نەمایشگای گروهی و سێ نەمایشگای ئینفرادین بەڕێوە بردووە. لە خزمەت داین بۆ پێشانگای خۆشنووسی کە بە چل ئەسەری هونەری دانراوە و کە بە شعری شاعرانی گەورەی کورد و فارس کە بە مامۆستایان هێمن و هەژار، مامۆستا ناڵی، مامۆستا شێرکۆ بێکەس و لە شاعرانی فارسدا مامۆستا خەیام، مامۆستا سعدی و مامۆستا هوشەنگی ئیبتیهاج تابلۆیەکان هەموو بەو شاعری شاعرانە نووسراوە و ڕازاندراوەتنەوە. ئەو پێشانگایی کە چاوی لێ دەکەن ئاسارێک لە هونەرمەندانی بەڕێزی شاری شنۆ واتە کاک ئەمیری کەریمی و خانمی هاجەری قادرپورە کە لە هۆڵی مجتەمەعی فەرهەنگی شاری شنۆیە بەڕێوە دەچیت. هاتووم بەشداری بکەم لە پێشانگای خۆشنووسی لە شاری شنۆ. لێرە هونەرمەندان توانیانە لەسەر تابلۆکان خۆشنووسی بکەن بە زمانی فارسی، بە زمانی کوردی و ئەوە دەتوانێت زانیاریەک بێ بوومە هەم لە بواری خۆشنووسی هەم لە بواری شێر و ئەدەبی کوردی. و لێرە بە تایبەت شێرەکانی مامۆستا شێرکۆ بێکەس یا مامۆستا معرف ئاغایی بۆ من زۆر دوام بوون. بە عنوانی شارۆندێک پێم خۆشە خەڵک بێن و بەشداری بکەن لەو پێشانگایە، بە تایبەت منداڵەکان کە دەگەڵ ئەو شتانە ئاشنا بن و ئێرە بەلەحاظی ئیمکانات و شتیبا زۆر جێیەکی دەوڵەمەندە و دەتوانێت زۆر فایدەی هەبێت.